جۆرە کۆمەڵایەتیەکان یعنی بە جۆرە لە جۆرەکان کاریگەریان کردووە لەسەر گەرم و گوڕی جەژن. سڵاو لێوە شێوەش بەخێر بێن. لە ڕاستیە جەژنی ڕەمەزان جەژنێکی پیرۆزە بە ئێمەی موسڵمان، بۆیە ئێمەش ئامادەکاریێکی باشمان کردووە بۆ ئەم جەژنە، وەکو ئەوەی کە هەموو ئەو گەنجان و هەموو ئەو ماڵانەی کە گرنگی بە جەژنە دەن و گرنگی بەم بۆنەیە دەن، لە ڕاستیە ئێمەش ئامادەکاریەکمان بۆ کردو و هاتوین بۆ بازار بۆی کۆمەڵێ پێداویستی جەژن بکڕین بۆ خۆمان و بۆ خانادەواتە. لە ڕاستیە بێگومان تۆرە کۆمەڵایەتیەکان یعنی بە جۆرە لە جۆرەکان کاریگەریان کردووە لەسەر گەرم و گوڕی جەژن، چونکە زیاتر ئێستا بە کورتە نامەیەک نامە ئەنێرێ پیرۆزبایی ئەکرێ، بەڵام جاران ئێمە زیاتر سەردانی ماڵەکانمانێک ڕوبەڕوو کەسەکانمانە بینی و جەژنە پیرۆزەمان لێکردن، بەڵام بەداخەوە خۆ دەزانی جەژنی ئەمساڵ کۆمەڵێ ناخۆشی یعنی ڕووی لە ئێمەی کورد کردبووە، بەگشتی گیان بەگشتی وە کورد بە تایبەتی کە ئەوە ڕۆژهەڵاتە لە بارودۆخێکی وایە، ئەوە ڕۆژاوایە کە تازە لە ئەو کێشە و ئەو شەڕ و شتانە کە هەی بووە دەربازی بووە، بۆیە بەگشتی لە ڕاستیە هۆکاری موچە یەکێکی ترە لەو هۆکارانەی کە ڕەنگە وا بکە کە لە گەرمیانە چکە موچەخۆرێکی زۆر هەیە لە گەرمیانە، و ئەمەش بێ بە هۆکارێک بۆ ئەوەی کە گەرم و گوڕی جەژنەکە ڕاستی کاڵتر بکاتەوە.